سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی درۆنی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپی بنەماڵەکانی کۆمەڵە لە سوورداش، دەست بەسەرکرانی بەربڵاوی هاوڵاتیان لە کرمان، پەسەندکرانی حکمی قورسی قەزایی دژمە محەممەد و فاتمە عەباسی لە دادگای باڵای ڕژیم، درێژەی پچڕانی هێڵی ئینترنەتی نێودەوڵەتی لە ئێران، قەدەغەی کاتی هەناردەکردنی پۆڵا لە ئێران. درێژەی هەواڵەکان. هێرشی درۆنی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپی بنەماڵەکانی کۆمەڵە لە سوورداش. ڕۆژی دووشەممە هەفتی گوڵانی 1450 هەتاوی کەمپی بنەماڵەکانی کۆمەڵە لە سوورداش بە درۆنێکی بمڕێژکراو لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ئامانجگیرا. بە پێی دوایین هەواڵەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا هیچ زیانێکی گیانی بەر بنەماڵەکان نەگەیشتووە، بەڵام زیانێکی زۆری مادی بەر شوێنی نیشتەجێبوویان کەوتووە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین جار ئەو کەمپە کە شوێنی نەچەرجێبوونی هاوڵاتیانی مەدەنیە لەلایەن کۆماری ئیسلامیە و ملیشیاکانیەوە بە ئامانج گیراوە و چەندین کەس گیانیان بەخ کردووە و یان بە سەختی بریندار بوون. دەست بەسەرکرانی بەربڵاوی هاوڵاتیان لە کرمان. لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کتوپڕی گوشارە هێزانیەکان بۆ سەر هاوڵاتیان چەندین کەس لە کرمان دەست بەسەر و شوێنی ڕاگررتنیان دیار نییە. بە پێی دوایین راپۆرتەکان لە کرمان زیاتر لە 101 هاوڵاتی مەدەنی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسداران و ئیدارەی ئیتلاعاتەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە پێگە هەسکاریەکانی کۆماری ئیسلامی، ناردنی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم بۆ میدیاکانی دەرەوەی وڵات و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە پەیوەندیدارەکان کراون. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستی و ڕەوەندی دۆسیەی بەندکراوان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە و بنەماڵەکانیان لە نیگەرانیدان. پەسەندکرانی حکمی قورسی قەزایی دژمە محەممەد و فاتمە عەباسی لە دادگای باڵای ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا محەممەد عەباسی و کچەکەی فاتمە عەباسی لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن دادگای باڵای ڕژیمەوە حکومەکانیان پەسەند کرا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان محەممەد عەباسی لەلایەن لەقی 39 دادگای باڵای ڕژیمەوە حکمی سێدارەی پەسەند کراوە و کچەکەی حکمی 25 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە ئەو دوو هاوڵاتیە لە پەیوەندی لەگەڵ دۆسیەی کوشتنی سەرهەنگی دووهەم شاهین کاکاوەند لە شارستانی مەلارد و هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بە مەبەستی دەستپێکردنی ڕەوەندی لێپرسینەوەی ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. درێژەی پچڕانی هێڵی ئینترنەتی نێودەوڵەتی لە ئێران. بە پێی راپۆرتەکان هێڵی ئینترنەتی نێودەوڵەتی لە ئێران بۆ ماوەی زیاتر لە 59 ڕۆژە کە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە داخراوە و ئەمەش بووەتە درێژترین ماوەی سنووردارکردنەوەی هێڵی ئینترنت لە ئێران. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە خەڵکی ئێران بۆ ماوەی زیاتر لە 1392 کاتژمێرە کە لە دەستڕاگەیشتن بە هێڵی ئینترنەتی نێودەوڵەتی بێبەشکراون و ئەمەش بووەتە هۆی ناڕوونی دۆخی دەست بەسەرکراوان و بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە هەمان کاتدا لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ئەو کەسانەی کە بە مەبەستی پەیوەندی لەگەڵ دەرەوەی وڵات ئامێری ستارلینگ بەکاردەهێنن حکمی قورسیان بەسەردا دەسەپێنرێت و بەدەیان کەس لەم پەیوەندیەدا دەست بەسەر کراون. شایانی باسە کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی بە تەنیا کۆمەڵێکی کەم لەلایەنگرانی حکوومەت کە سیمکارتی سپیان بۆ دابین کراوە توانیویانە لە ئینترنەتی نێودەوڵەتی کەڵک وەربگرن. قەدەغەی کاتی هەناردەکردنی پۆڵا لە ئێران.
بە پێی راپۆرتی گەیشت و بە پێی زیانی زۆری ژێرخانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە هەناردەی پۆڵا لە ئێران بۆ ماوەی 9 ساڵ قەدەغە کراوە. بە گوێرەی دوایین هەواڵەکان ژێرخانە پیشەسازیەکانی فولادی مبارەکەی ئیسفەهان و فولادی خوزستان بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە زیانێکی زۆریان بەرکەوتووە و بەو هۆیەوە بەرهەمەکانیان بە ڕادەیەکی زۆر کەم بووتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ زیاتر لە 20% توانای بەرهەمهێنانی بەرهەمە پۆڵاییەکانیان لە ئێران دابەزیوە کە دەبێتە 10 ملیۆن تۆن لە بەرهەمەکان. ئازادی کاتی پەرنیان خودابەخشی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا پەرنیان خودابەخشی خوێندکاری دەست بەسەرکراوی زانکۆی شەریف بە دانانی بارمتەی قورس لە زیندانەکانی ڕژیم ئازاد کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبرا و ڕێکەوتی هەشتی ڕەشەمەی 1404 هەتاوی لە درێژەی شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان پاش ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە پەیوەنددارەکان کرا. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران یان ئەو تۆمەتانەیە کە خراوەتە پاڵ ئەو هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانیە. ڕەتکردنەوەی دانوستانی ڕاستەوخۆی لوبنان لەگەڵ ئیسرائیل لەلایەن حیزبوڵڵاوە. ڕۆژی دووشەممە 7 گوڵان دەبیر ئەوەڵی حیزبوڵڵا بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک بە تەواوی دانوستانی ڕاستەوخۆی لەگەڵ ئیسرائیل ڕەت کردەوە. بە پێی هەواڵی گەیشت و نەعیم قاسم دەبیر ئەوەڵی حیزبوڵڵای لوبنان ڕایگەیاندووە کە بەردەوام دەبن لە مەقاومەت دژ بە هێرشەکانی ڕژیمی ئیسرائیل و هیچ کات کۆتایی بە چالاکیەکانیان ناهێنن. لە هەمان کاتدا ناوبرا و جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە دەوڵەتی لوبنان بە ڕادەستکردنی ماف و خاکی لوبنان بە ئیسرائیل توانای بەردەوامی بەڕێوەبردننی وڵاتی نییە. ئەمە لە کاتێکدایە کە بۆ چەندین ساڵە ڕژیمی ئیسرائیل بە بیانووی بوونی حیزبوڵڵای لوبنان لە باشووری لوبنان بە هەزاران هێرشی بۆ سەرناوچە جیاوازەکان ئەنجام داوە و هەروەها حیزبوڵڵای لوبنان بەهۆی پشتیوانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هەموو کاتوانیویەتی خۆی زیندوو بکاتەوە و حکوومەتی یاسایی ئەو وڵاتە بەدیل بگرێت. دوا هەواڵمان سەبارەتە بە پەرەسەندنی هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەرپێکەکانی حیزبوڵڵا لە باشووری لوبنان. بە پێی دوایین هەواڵەکان هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بە شێوەیەکی بەرچاو پەرەی سندووە و لە ئۆپراسیۆنەکاندا پێشڕەویەکی زۆریان لە خاکی لوبناندا کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوچەی بەشارە و لە ناوەندی لوبنان لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە بەچڕی هێرشکراوەتە سەری کە ئەمەش ئاماژە بە بەرفراوانبوونی هێرشەکان بۆ ناوەندی لوبنان دەکات. لە هەمان کاتدا وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاندووە کە ئەگەری هەیە ئاگربەستەکەیان لەگەڵ حیزبوڵڵای لوبنان بەهۆی هێرشەکانەوە بە تەواوی هەڵبوەشێتەوە و هەموو هێزیان بۆ لە ناو بردننی حیزبوڵڵا بەکاربهێنن. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.